سولەیمانی کوڕی عەبدولمەلیک مەلیکێک بوو، سێکوتی ئەم سەر عەرزە لە ژێر دەستی بوو. چوو بۆ حەج و عومرە، دوای ئەوەی تەوافی تەواو کرد بە یەکێ لە وەزیرەکانی وتی کێ عالمی ئەم شارەیە؟ مەلیک. کێ عالمی ئەم شارەیە؟ مەلیک. پاشا، پاشای عاقڵ، مەلیکی عاقڵ کە ئەڕوا بۆ هەر شارێ بە دوای کێ بگەڕێ دەلالەتی عەقڵێتی؟ چۆن ئەزانی ئەم پاشا عاقڵە یا ئەم پاشا عاقڵ نییە؟ بەچی ئەزانی؟ چووە هەر شارێک کۆچگە بێ بێژێ عالمی ئەم شارە کێیە؟ بەداخەوە ئەبیستین و ئەبینین خەڵک کە ئەچێ بە شارەکانڵێ گۆرانی بێژی ئەم شارە کێیە، چەقەبازی ئەم شارە کێیە. عالم زانا ئەوانەی وا چرای تاریکی لە دەستیانە، چۆن